گۆری جەنەتی وەک ژێڕی بە قیمەتی هەی لە ڕاستم بێوەفایە ئەوەی ویژدان بێنێتی هەی پێم کول بە میوانت بم کەلاری یا عەربەتی هەی تاوێک وەرا باوەشم پشدەری یا بێتواتی هەی سورسی یا خۆشناوەتی سەقزی یا سونەتی هەی بۆکانی یا مەهابەتی سەردەشتی یا ڕەبەتی هەی ئەوەی باڵای تۆی هەبێ نای هەبێ حوکمی زاتی هەی دەنێرمە سوڵعی باوکرد مەولان و مەسعود وەردی دەنێرمە سوڵعی باوکرد مەولان و مەسعود وەردی ڕێبین چەند چەماڵی سەروەری بۆ جەریتی سەروەری بۆ شریتی کاگرێ باز دەدوێنم دەزانم بلیمەتی بۆ ئەو جوو تەبرایە بۆوان دڵم تایبەتی بۆوان دڵم تایبەتی بۆوان دڵم تایبەتی ئامان وای وای ئامان شاینە و نەما ئامان ئامان وای وای شاینە و نەما ئامانەی سوتیام و برژام بۆ تۆ دەستم بەدا ئامان سوتیام و برژام بۆ تۆ چیزی ئەورە ئامان چیزی ئەورە ئامان والله آتش كاكا وشارع ورا صلاة ولمي سر بولم لیدم دلای بینایی بگردی موزگا خوش باسی بایی بنانا ودم خواردی هاوی للای طورقا سپی اردلی اردی او سیق پاسکواری صلاو لکا کهردی بوکا گوشر آوارا او یادم لیکردی كاكتانا الليريا بستي مرقرندي وكاك زلال شريطة شنية كم هنرمندي للاي منظر بريصة شيوي قادر ما مندي ريبين سمسمالي دزانم دولة مندي لقل كاك الربازي لقل كاك الربازي او كري كاك محمدي يعني محمد ايراني تير يادم لكردي او يادم لكردي امان وي وي امان شاينون ما يامان سطاوم برجم قرزا دست مدى يامان دست مدى يامان شرني دڵی قەندی دڵی تریەی پەیوەندی ئەی دێنە خوار بە لەنجەولار کابانیە دەوڵەمەندی ئەی پیرە شارت قوربان بیە هەتا پشکە بەربەندی ئەی بۆ کاک دەروێژ ناغەدا پایەدار بێ وجودی ئەی نێوی مامەندی دێنا نەدبینم بە نابودی ئەی بە پەنجەی کاک بارزانە یادی قادری مامەندی سڵاو لە کاک دەروێژی ئەو شۆ یادی لێکردی ئەی خۆم بە مخلیس دەزانم زێدە مەردی ئەو قسانە مەفەرموو
نام پنجەی مامەندی ئەو قسانە مەفەرموو نام پنجەی مامەندی شش ئەوەی دەبێت ئەو یەکەم زارم پێ خۆش بوو ئای لەگەڵ دەم و ساویزیات عشقم بەو دەم و لێوت چیت و شەیدای کردووەوە جوانێ ڕوخسار و شێوت کەی میوان دەریم دەکەی بۆ باغیە و دووسێوت دووسێوی سووری ساوت بیری بوونە بەو چارشێوت جانێک لەگەڵ تۆ بژیم لە کۆشکیانە لە خێوت پەسەس ژیری شەی نادەم بەگەم بەو باڵاو مێوت بەگەم بەو باڵاو مێوت سڵاو ئای دەردت لە ماڵم نازێ لەگەڵ من وەرە ڕازێ دەردت لە ماڵم نازێ لەگەڵ من وەرە ڕازێ ناگاتە قیمەتی تۆ سەردەش لەگەڵ ئەهوازێ تەڵەبکە لە دنیاە هەرچی دڵت دەخوازێ دەیکەم بە پر دەبازت ڕانیە دەگەڵ قەڵازێ بەهبە لەو کوڵ مەشهورە کەنجێ دەی بگرم گازێ جوانی وام نەدیوە لە تاران و شیرازێ دەیکەم بە قوربانی تۆ چاوبازی گەردن قازێ هەموو گوندی پشت دەریە لە پێشدا گوندی باوزێ لە پێشدا گوندی باوزێ ئەتەش ئەتەش ئای گوڵم لێم جامە بەوە ئێمە بە یەکتر جوانی ژیانمان لەلا خۆشە قەدری یەکتر دەزاری ئەی بە چاوانەی بەعیبەت مالێ یەکتر بڕوانین ئێمە دڵداری کۆنین مانەی وەفا دەزانین وەک عاشقانی ئێستانین لە لەش جولار بڕوانین ئێمە دڵداری پاچین خاوەن وەحد و پەیمانین پەیمانمان دەبەینە سەر هەتا هەیین نەژیانین یەکترمان زۆر خۆش دەوێ یەکتر بە یەک دڵگیانین یەکترمان زۆر خۆش دەوێ سێ یەک دڵ و گیانین ئێمە خەزێ و سیامەندین زین و مەمی ئالانین زین و مەمی ئالانین بەژنکیت دەی جوانە پەشمینە و چیت لەسەر مەمشی کوتراوە یەڵان دنیا بە چەند پیت ئایعنی دنیا درۆیە ئەوڕۆ بە چاوی خۆندیت هەی لە نێو جوانی عەشقدا هەزار جاران ببمخیت هەی وێستا دەست بەردارت نیم بمکوژێ جاندرمە و میت پێنکایی زولفەکانت زۆر خۆشترا لە سبریت دەڵم بە قوربانتی کەم مەمەلیان و گردەقیت دەڵم بە قوربانتی کەم مەمەلیان و گردەقیت هەردیچەم لێدیڕم جەماڵی ڕێبین چەمچەماڵی بۆت دەڵێ جەلال شریت دەروێژ نەغەدا دەیڵێ بە هاوکاری جەلال شریت لەگەڵ جەلال شریت یاڵە ئەتەش زماري الصروف ودوراري اگر سياسكانا من يعمل لي اللاري وتريش كم فريوة 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 ليه مجموم الجواري بين السوسر دماري حسن مزمود ديلاني انا فونت بومدكت همود رنجي شواري ريبين سمسمالي جنابي اوتاني بوتوانا رجدلم جنابي اوتاني هزار صلاوي نبي وكل دقري ميداني ده خزمت ربازم خوش بشيري ميداني او گنزا بخيرتا وگنزاني كوباني وگنزاني سركاني بدر دي لازاني دلي شنگال كوباني يارم بري بياني هاي بيه دبلا بيه يارم بري بياني اي دركم لبكوا
خودو كڕەکانی میلادی دەدوێنم دووربێ لە نیگەرانی تایبەت بۆ مبینە وەک بابت خانەدانی کاکردی بەخێر بێ و دەرناسم لە فەرمانی لەگەڵ خاڵە هاوکار شانم بۆ شمێڵەکانی تاکاوکار شارکەی بۆ باکت وەستەکانی خدایە چەند مەردن زۆر مەردن خەلیفانی زۆر مەردن خەلیفانی هەی بێ هەی بێ هەی بێ هەی بێ دەبڵێ بێ خبرم وازم دینینا هیچ که دلداری نکم لنای خلچی بازم که والله نیت قبول نکم بعدش عجیایی هر دو ساوی مزکم عبدالرحمن کوانی ساوی اوان مزکم یادی محمد ایرانی قبلی سری مزکم بدا سوری ریبید وادکم و وادکم سوکی کگری بازم قد کلویری نکم یادی عبدالله یا صلاة اکبر ریدکم صلاة اکبر ریدکم هەیدەگنایە دەنکەڵێنم دەڕێزێن ڕادەمێنم کردی تۆڵە ئەستێنم دێنە دایکت دەستێنم هەیدێ منە دایکت دەستێنم بەدەڵی شێوا و دەڵێ کردی تۆڵە ئەستێنم دەنگ دێنە شیلانەکەی بۆ بەرهەیوانی دێنم ئەی بۆ بەختیار بێناسی سڵاوی دەگەیەنم زاوای کاک دەروێشە خۆمی دەبەردەمرێنم چەند فیلم بەردار هەنا زانە چۆنت دەدوێنم هەمووی شاگردی تۆنا بەمەردت دەعوبێنم لەو بەندە دەیدرشێنم تۆ دژمن چێ دژمن بە تۆ بێ هەرتک چاوی دەردێنم هەرتک چاوی دەردێنم هەی بێ هەی بێ دەبڵە بێ دەبڵە بێ دەبڵە بێ دەبڵە بێ دەبڵە بێ یارم بەری بەیانی ئەی دەرکەم لێ بکەوە شمی سۆزەی زریانی بەختیار بێناسی یەک کامێرەمانی شەو ڕۆژ دەخویمەوە بۆتی توی چاوەکاری بەدوای تۆ دادەگەڕم چوون بۆ ئەوە شایاری پێم بڵێ تۆ خەڵکی چی کەلەری ئاوازیانی عەبدوڵڵا 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 ڕەحمانی کوڕی محەممەد ئێرانی بەزەکەم چاوەکانی دەستوری کاگڕێبین بە یەک شوێن و قورعانی کاگڕێباز لێرەیە دوور بینەری گەرانی شۆکەی کاک وەفامە بۆی دەڵێم بەڕەوانی بەدەستی دەدوێنم هەتا سەڵاو لە گیانی بۆ محەممەد ئێرانی بۆی ماڵ و خێزانی ڕێبین سەمسەماڵی جوانە دەست و فەرمانی هەرمینە وەری ژێڕە وەڵی مەرزەی ڕێگاوانی نەفی سواری بۆڵم کوور بەلێنی گەرانی دێوەژنێ خۆش دەوێ بە ئیمامی ڕەبانی ئەو ساڵ بۆی دەهێنم بۆی دەڵێم بەڕەوانی بۆ کۆم عەفلەی بۆ دەکەم بۆی دەڵێم بە تولانی یەک هەفتە عەفلەی بۆ بکەم بۆی دەڵێم بەڕەوانی لەگەڵ مامەستای دەیڵم مامەستای گۆرانی لە مامەستای گۆرانی هەی دەردت لە ماڵم بەسێ دوود کشتونمەی کە بەسێ قاراوات بە قوربان بێ تامەڵشی بوو کە بەسێ قاراوات بە قوربان بێ تامەڵشی بوو کە بەسێ شنۆت بە قوربان دەکەم هەتا دەشتە نەڵۆسێ سەردەشتت بە قوربان واوان دەگەڵ نەڵاسێ واوان دەگەڵ نەڵاسێ ئەو شۆ چاچی دەڵەو بە قامکان لێم ڕادەسێ بەختیار کەڵاشین کۆفە بارزانیش بۆتە ژێرسێ بارزانیش بۆتە ژێرسێ هەی بێ هەی بێ دەبڵێ بێ یارم دەنیوە شەودا هەی بێ دەبڵێ بێ یارم دەنیوە شەودا لێرە خلاصی کەن مانگا مردووە دووە بڕا ئاتەش